سڵاوتە لە ببینەرانی خۆشەویست خۆشحاڵم لە ئەڵقەیەکتری بەرنامەی پەیامی تۆ بە ئێوەی خۆشەویست شاد دەبمەوە. ئەمڕۆ لە یەکێک لە پارکەکانی شاری هەولێرین و لە هاوڵاتیان دەپرسین تۆڕە کۆمەڵایەتیەکان یان سۆشیال میدیا کاریگەری هەبووە بەسەر پەیوەندی کۆمەڵایەتی؟ تاوتوێ ئەم باسە لەگەڵ هاوڵاتیانی شاری هەولێر دەکەین. فەرموون لەگەڵماندا بن پەیامی هاوڵاتیان بۆ ئێوەی خۆشەویست دەگوازمەوە. پێ دوایە تۆڕە کۆمەڵایەتیەکان پەیوەندی کۆمەڵایەتیان کەم کردوتەوە کاریگەریان بەسەر پەیوەندی کۆمەڵایەتی و بەجیهێنانی سیلەی ڕەحم هەبووە؟ سەرەتا بە خێراتنتان دەکەم بەرێ بە تاکید کەم تۆ ئەروەڵا ئێستا زۆر کەمیستان نەجێژنانەمەیان ناوە ینی کابرا جاران داال و جێژنانە ئەگەر یعنی لۆ جەمەکە دەکەن نەبە ساعتێک دو ساعتدازم ئێستا کابرا هەر لە فەیسبووشی یعنی جێژنە پیرۆزە لێ دەکەیان تازیەکە یائی لە باتی بێ لە پرسەکە دانیشی دێ یعنی هەر بەنامە کاکە بە خۆتان خۆش بن و شتێشیەوە ینی ڕۆم زۆر کەم بۆ بەڕاستی. پێت باشە ئێمە چی بکەینیان حکوومەت بەرپرسیاریان هاوڵاتیان خۆیان بەرپرسیارن لە بەکارهێنانی فەیسبوک بەم شێوەیە؟ وەڵا وڵاتی بە تاکید بەخۆی بەرپرسیارە چکە ئێستا لەگەر ڕێزم هەر گەنجەک نیە ینی لە 10 فەیسبوک کەمتری هەبی ئێستا ینی 15-16 ساڵە 6 فەیسبوکیە 5 فەیسبوکیە ئەوەش بە تاکید دەگەرێتەوە سەر هاوڵاتی نەک حکوومەت. پێ دوایە ئەرچکی دایک و باوک لێرە چییە؟ واتە دەبێت چۆن منداڵەکانیان پەروەردە دەکەن لە بەکارهێنانی فەیسبوک؟ وەڵا بە تاکید دەگەێت و سەداکوبا بەگە داکوبا زاڵبی بەسەر ینی ئەولادەکەی خۆی ناتانی ئەولاد شەوا بکە ینی هەتا سێ و چاری شوەیەک ینی ئەولاد لە خەتبی ئەوەش دەگەرێت و سەداکوبابی نەک برێ ینی حکوومەت چیشی بۆیدا. تۆ پێ دوایە تۆڕە کۆمەڵایەتەکان فەیسبوک، ئینستاگرام، سنەپچات کاریگەری بەسەر پەیوەندی کۆمەڵایەتی هەبووە؟ بەڵێ بە تاکید کاریگەری هەبووە. واتە پێشتر بێشەوەی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بەکاربێنین پەیوەندی کۆمەڵایەتیەکان پتەوتر بوو؟ بەڵێ بە تاکید. تۆڕە کۆمەڵایەتیەکان یان سۆشیال میدیا کاریگەری هەبووە بەسەر پەیوەندی کۆمەڵایەتی؟ خەڵک زیاتر هەموو پێ مەشغوڵ بوون ینی دەستێ میێوەنداریەکی مارەکی هەموو چامی بەس لە تەلەفۆنە کەس هاگە لە کەس نەمایە ئێستا یائی لە باتی بێ لە پرسەکە دانیشی دێ یعنی هەر بەنامە کاکە بە خۆتان خۆش بن و شتێشیەوە ینی ڕۆم زۆر کەم بۆ بەڕاستی. ئەوە ڕۆژانە خۆم تقریبی 2 ساعت 3 ساعتەوە بێشین دەستە فەیسبووشی ئەم باش بە وەختی زۆر خەڵکات سویەکدی دەکرد و سەردان هاتوچێکدیمان دەکرد سەردان یەکدیمان دەکرد و ئەوە نما ئێستا بە ڕسالەیە و بە تەلەفۆنە و سۆسیال میدیا تۆزێک سەقافی دەوێتن ینی کە بەکاردەینی لا دەبی لایەنێ ڕۆشنبیریت بەرز بیتن لێ دوورکەوتنەوەی حایلەکان لە یەکتر بەڕاستی یەحنی زۆربەی لە نێوان گەنجەکان بەو هۆیە کێشێکی زۆر دروست بووە لە نێوان ئافرەت و پیاودا. هەتا خراپە هەبی چاکە پێ ناکرێتم یان لە پێی چاوم کەوت ئێستاکە زۆر کەم مرتاعم فەیسبووکم نییە. ئێستا دەبینین تۆڕە کۆمەڵایەتیەکان ینی زۆر زیاتر بەکاردێن یان پێ دوایە تۆڕە کۆمەڵایەتەکان شوێنی پەیوەندی کۆمەڵایەتەکانی گرتوتەوە؟ بەڵێ ناوەڵە پێم باش نیاوانان ینی ئیشەکە لەوە چی ئێستامان گوت لەو بەحسی فەیسبوک و ئەتەنێت ئۆشتانە خەڵک زیاتر هەموو پێ مەشغوڵ بوون ینی دەستێ میێوەنداریەکی مارەکی هەموو چامی بەس لە تەلەفۆنە کەس هاگە لە کەس نەمایە ئێستا زیاترش السلام عليكم دادش تساجد اخوي كابرا مشغول تلفونه افرته مشغول تلفونه اذا زاحره مشغول تلفونه حتى نيو شوي دانشتنا بين باجني وشتا والله پێ دوایە ئەو تۆڕە کۆمەڵاتیان سوودی لە بۆ کۆمەلگای ئێمە هەبووە ینی تەنانەت لە بۆ منداڵ بۆ گەورە بۆ گەنج سوودی هەبووە؟ کۆنانی مەقسەد ینی سوودی هەبووە ینی خەڵک توانیوێتی سوودی لێ ببینیان کاریگەری بەسەر منداڵەوە هەبووە ئێستا منداڵێکی بچووک دەبێنێ فەیسبووکی هەیە یانی ئینستاگرام بەکاردێنێ ئایا تۆ لەگەڵەوەی؟ ناوەڵە پێم لەگەری نییە ناوەڵە یا مندارە هێشتان هیچ نازانانی لە حیات ئێستا گسکەیە هیچ نازانی لە ئێستا وەرە ڕاست فەوری موبایلی دەکردێن ناو دەستیان ئەرتەنێت ئان ئینستاگرامەوەنەیە پێم باش نییە هیچ ڕێگە چارە چییە بۆ بنبنکردنی و شتەیە پێویستە لەسەر دایک و باوکان کۆمەلگات بچی دەرسی بداتێ بخینی شادە چ وەگری بستعینە چی بی باشتر لەو شتە فێری ئەرتەنێت شتانە بی یان پێم باش نییە شتانە یان بەس مەشغوڵە مێشکت مەشغوڵ دەکات شتانە هیچ. خۆت ڕۆژانە چەند کاتژمێر تۆڕە کۆمەڵاتەکان بەکاردێنی؟ بەخۆی بەخۆم ئەم دوو موبایلشم هەیە بەس معدل پێ برم زارەوەی 12 ساعت لەسەر خەتم یانە من دەوام هەیە لە بەرەندە مەقسەدم ئیشم هەموو لەسەر ئەرتەنێتە بەس ئەوەی شخصی هەیە دەوامی نییە معدل چاوی لە فەیسبووکی معدل لەسەر ئینستاگرام و ئەوانەیە ئەوم پێم باش نییە بەزاوی ئیشی بکە ئیشەکەی پێ هەبی بەس ئەو ئیشی پێ نەبی لە وەختەکەی پێ بگوژی مشی خۆ پێ مەشغوڵ دەکەن ناوەڵە زەحمەتە زۆر.
تۆ وەکو خۆت ئیشەکە لەسەر ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵاتەکانە زۆرجا ئیش و کارەکەت بەوەیە تا چەند کاریگەری لەسەر ماندووبوونی مێشکت ئەکا واتە ڕۆژانە هەزەکەی ماندووە بی بەکارهێنانی ئەوەنە تەلەفۆن بين ساعات لەسەرم بەس مێشکم هە سفر دەبێتوانی زۆر مادی پێ دەبم بەس مەزبوور ئیشەکەت ئەو هایە هەموو لە ئیشەکەمان سەر ئینتەرنێتیە بەس هەموو کاتێک شت نابی دەبێ استراحەتی مێشکە خۆ بدەین استراحەتە چی دەست خۆ بدەیت چاوت بدەیت معدل بە چاوت لە لاپتۆپیان لە چاوت لەسەر موبایلە پێم باش نییە زۆر سەعاتەکە بەسە بەزاوی ئیشی لەسەری کاربی دەتوانانی مەزبوورە لەسەریشکە بەزاوی ناتوانانی زەحمەتە کارێکی دەبی معدل هەندێک شەخصی سارێ داژوە هاگە لە جادێنیت چای لەسەر موبایل چای لەسەر فەیسبووکە چەندین عادیسەش ڕووی داوایانی بەهۆی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتەکان بەهۆی بەکارهێنانی ماسنجەر و فەیسبوک وە بالفعل زۆر خەڵکەکە زۆر ئەویان کردێت زۆر سارە کابرا سارە داژوە ئەن تەلەفۆن لە بجیان فەیسبووکیان کامرێک کردەوە هاگەی لە پێشخۆنیە زۆر حادثە دروست بووە و زۆر خەڵک دامی کردیە لە کوردستانش هیوامان وایە کەم ببێتەوە حەزمان لێ کەم بیتەوە حادثەکەشمان کەم بیتەوە هەموو ڕۆژ حادثەمان هەیە لە کوردستانی پێت وایە پەیوەندیە تۆڕە کۆمەڵایەتەکان کاریگەریان بەسەر پەیوەندی کۆمەڵایەتەکان هەبووە بڵێ کاریگەریەکانی چی بوو ینی کاریگەریەک تۆ دەیبینی تۆ لەوانەیە تەمەنێکت هەبێ لە تەمەنی گەنجی توانە کەمتر فەیسبوک بەکار هاتبێ کاریگەری دەسەر ئینسان زۆر طبعاً منداری گسکە ئێستا فەیسبووکی ئەو فەیسبووکەش ئەنوا تشتی تێدایە ئێوە کاتێ لە سەرەتای تەمەنتان بوون بەر لەوەی فەیسبوک بێت چۆن سیلەی ڕەحمیان سەردانی یەکترتان دەکرد سیلەی ڕەحم باش بە وەختی زۆر خەڵکات سویەکدی دەکرد و سەردان هاتوو یەکدیمان دەکرد سەردان یەکدیمان دەکرد و ئەوە نمایە ئێستا بە ڕسالەیە و بە تەلەفۆنە و سیلەی ڕەحم نمایە خەڵک لەو جەژنەی چەند کەس جەژنانەی هەر بە فەیسبوک لەگەڵت کرد بەخۆی زۆر خەڵکێکی زۆر کردی پێشتر ینی پێشوەی فەیسبوک ئەوەنە بڵاو بێت و خەڵک چیە کرد خەڵک هاتوو یەکدی دەکرد چۆ ماڵ هاتووی مالی یەکدیان دەکرد و ئەوە سوی دەکرد و ئێستا نماوە شتە نماوە ڕێگە چارە بۆ ئەو شتە چ شتێک ینی بە ڕێگە چارە زانی بۆ بمبڕکردن یان کەمکردنەوەی زەحمەتەکەم بێتەوە لە زیاد بووم بی لە کەمبوون نییە زیاد دەکە بە قەناعەتی من ئەوە هەز دەکەم چێ بە بەرپرسە زانی لەو بوارە ئایا داکوبابانیان حکوومەت لەبەرچی حکوومەت دەبێت چی بکایانی بۆی کەمی بکاتەوە حکوومەت دەبێت شتێکی وا بکە و تشتە نەمێنێ مانە ئێستا فەیسبووکە یەک لەو فەیسبووکانی مەقسەد فەیسبووکی یا سێچا فەیسبووکی هەیە ئێستا خاستن وەش برابیتەوە و ئینستاگرام ناویچی ئەو سناپێ ئەو سناپچاپەیە دنیای وێران کرد لەگەڵینی والله نیمە درۆ ئەەکەمانێ بەخزا بەزار سەفەری ئەوروپاکەم دا بەزار تەسویرەکەکەم بەڕاستیمانەی بەسەڵا لە گەدانی مەقسەد شتی قۆڕ و خەڵک ئەو هەیە لە ماڵەوە کچی خۆ سناپەکە و جەلەکە خەلچیتکە ئەکە لەگەی برادریت کاکە زۆر خراپە زۆر کاریگەری هەیە زۆر پێت وایە تۆڕە کۆمەڵاتەکان کاریگەری هەبووە بەسەر پەیوەندی کۆمەڵاتەکان بەڵێ زۆرش ینی زۆر کاریگەری هەبووە ئەو کاریگەریانە چین کە تۆ دەیبینی ینی بەر لەوەی فەیسبوک ئەوەنە بڵاو بێتەوە یان تۆڕە کۆمەڵاتەکانی وەکو ئینستاگرام و سنەپچات بڵاو بێتەوە شتی تکە دەکرا ئێستا نایکرێت وڵی یعنی ئەو کاریگەرانە پێشتر خەڵک بێعەد ڕادەکی زۆر سەردانی یەکتریان دەکرد جێژنانان ئێستا ینی مزگەفت دەدنی چۆل بووە وەڵا ینی بەڕاستی مزگەفت چۆلە بەتەڵ ئێستا بەیەک تەلەفۆنی جێژنەت پیرۆز سەردانی یەک ناکرێتن و سیلەی ڕەحم بە یەکجاری نمایە نمایە خۆت ڕۆژانە تقریبان چەند فەیسبوک بەکاردێنی یان تۆڕە کۆمەڵاتەکان بەکاردێنی ئەوە ڕۆژانە خۆم تقریبی 2 ساعت 3 ساعت ئەوە بێشی دەستە فەیسبووکی ینی کاریگەری بەسەر تۆ هەبووە لەلایەنی چاو دەرونی زۆرش وڵی مادنی بەخۆش پێت باشە چ شتێک بکرێت بۆ کەمکردنەوەی ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە و گەڕانەوە دووبارە گەڕانەوەی سیلەی ڕەحم وڵا حەز دەکەی نەبینێتن بەڕاستی کۆمەلگای تێکدایە ئەو زەرارانە چ بووە کە تۆ بینی و تا خەڵک بەری کەوتووە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیانی شتێک بێت کە تۆ بە چاوی خۆبین و عادیسە بێ یان کێشەیەکی کۆمەڵاتی بێت لەڕێ ئەو تۆڕە کۆمەڵایەتیە بەڕاستی گەنجەکانی ئێمەیان زۆربەی بەلای بێئەخلاقی و بێڕەوشتی ئەوە کردیە ینی بەرەو بێئەخلاقی بردێ گەنجەکانیمە تۆڕە کۆمەڵایەتیەکان یان سۆشیال میدیا کاریگەری هەبووە بەسەر پەیوەندی کۆمەڵاتی خەڵک زیاتر هەموو پێ مەشغوڵ بوون ینی دەستێ میێوەنداریەکی مارەکی هەموو چامی بەس لە تەلەفۆنە
کەس هاگە لە کەس نمایە ئێستا یائی لە باتی بێ لە پرسەکەت دانیشی دێ یعنی هەر بەنامە کاکە بە خۆتان خۆشبن و شتێکیەوە ینی ڕۆم زۆ کەم بۆ بەڕاستی وەڵا ڕۆژانە خۆم تقریبی 2 ساعت 3 ساعتەوە بێشین دەستە فەیسبووک سیدر ئەم باش بە وەختی زۆر خەڵکات سویەکدی دەکرد و سەردان هاتوچێکدیمان دەکرد سەردان یەکدیمان دەکرد و ئەوە نمای ئێستا بە ڕسالەیە و بە تەلەفۆنە و سوسیال میدیا تۆزێک سەقافی دەوێتن یعنی کە بەکاردێنی لا دەبێ لانێ ڕۆشنبیریت بەرز بیتن لێ دوورکردنەوەی حایلەکان لە یەکتر بەڕاستی یحنی زۆربەی لە نێوان گەنجەکان بەو هۆیە کێشەیەکی زۆر دروست بووە لە نێوان ئافرەت و پیاودا تا خراپە هەبی چاکە پێ ناکرێتم یان لە پێی چاوم کەوت ئێستاکە زۆر کەم مرتاعم فەیسبووکم نییە تۆ خۆ فەیسبوک بەکاردێنی بێگومان بەکاردێنم ڕۆژانە چەند سعات نزیکەی تۆڕە کۆمەڵاتەکان بەکاردێنی بە قورعانە من زۆر بەکەمی بەکاردێنم لەبەرەوەی هەر ئەگە بڵێم لە بەرنامەکانیشی زۆر شارەزانیمە جاروێ دەدەمە دەست برادەکان دەرێمەوە چی بە ساعتوە پێ دوای پەیوەندی کۆمەڵاتەکان کاریگەری بەسەر تۆڕە کۆمەڵاتەکان کاریگەری بەسەر پەیوەندی کۆمەڵاتی هەبوو بێت بێگومان کاریگەریەکی زۆری شێڕ بووە یعنی تەمەشا بکەی لایەنی ئیجتیماعی هەر زۆر بۆنێ ئەو فەیسبووکە ڕاستە ینی وەسیلەی تا بڵێ لێکنێزیکردنەوەشی کردیە ینی لە بینی خزمەتی و دۆستایەتی و برادەراتی بەڵام هەندێک ینی تا ڕادێکی زۆریش ئەگە بڵێم 170 کاریگەریەوەی کردووە کە پەرد ببن کاریگەری سلبی زیاتر بووە لە ئیجابی بێگومان سلبیەکەی من زیاتر دەبینم تۆ لەوانەیە تەمەنێکت هەبێ ینی لە کاتی سەرەتای گەنجی و بەر لەوەی هاوسەرگیری ئەنجام بدەیت لەوانەیە فەیسبوک بکات زۆر کەمتر بەکارهێت بێت جیاوازی دەبینی لە کاتی بەر لەوەی فەیسبوک بەکاربێنن خەڵکەکە ئاوا بەگشتی وە لەگەڵ ئێستاکە جیاوازێکی ئۆتۆ دەبینی لە بینی لە نێوان هاوڕێتی و لە نێوان سەردانیکردنی یەکتر وڵی سەردانکردنەکە تا بڵێ ینی ماوە بەس بە ڕادێش ینی زۆر ئەگە ناڵێم مناسەبەتی کوبی مابی ئەو سەردانیکردنەوە ئەگە ینی پەرتەوازەیەکی تاو دەبینی لەوانەیە تا چەند ساڵیشکە هەر نەمینێ تۆش تۆڕە کۆمەڵاتەکان بەکاردێنی بەڵێ بینە چۆنە لەگەڵ تۆڕە کۆمەڵاتەکان زۆر بەکەمی لەبەر ئەوەی ساحب حائیلە و ماڵ و منداڵ و داوام و بەڕاستی تا حدێک پێم دەکرێت کەمە پێ دوایە کاریگەری سلبی هەبێ ئەو تۆڕە کۆمەڵاتێکە مانی کاریگەری بەسەر پەیوەندی کۆمەڵاتیە بێت باڵێ زۆری شەیتی چونکە بەنسبەت ئەو تۆڕە کۆمەڵاتی ئێستا پەیوەندی خۆشەویستی و خزمەتی لە نێوان ئینسانەکان زۆر کەم بووە ڕەحم نەمایە هەر بە قسەیەکی کەم لە نێوان ئینسانەکان تاوا دەبینە سەردانیەک نە هاتوچۆکی چی نەما لە نێوانە تۆ چ شتێکت پێ ڕێگە چارەیە و پێدوانی ئەگەر بێت و لە داهاتوو بەردەوام بێم تۆڕە کۆمەڵاتیانەوە کاریگەریەکی یەکجار زۆری بەسەر کۆمەلگای کوردەواریدا دەبێت وڵی ئەوە ئێمە و تاکە کەسەکان چارەسەر ناکرێت بەڕاستی ئەو ڕێگە پەیوەندی کۆمەڵایەتەکان هەر کەسە بە شخصیەتی خۆی یحنی لە ڕێگەی خۆیەوە دەتوانێت کەم بکاتەوە ینی ئەگەر کاریگەری خراپەکەی هەبی بەڵام بە ئێمە چارەسەر ناکرێت لەم جەژنە چەند کەس جەژنە پیرۆزەی لێ کردی لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە زۆرتر بوون لەوانەیە کە سەردانیە کردی زۆریش لەوانەیە 2-3 کەس هاتوچی هاتن بەڵام زۆربەی بە تەلەفۆن بوو هەرەوەڵە باشە چ حادیسەیەکی دڵتەزێنیان کێشێکی کۆمەڵایەتیت بیستیوە بە هۆی تۆڕە کۆمەڵاتەکان ڕوویدا بێت وڵی زۆر لێ دوورکردنەوەی حایلەکان لە یەکتر بەڕاستی یحنی زۆربەی لە نێوان گەنجەکان بەو هۆیە کێشەیەکی زۆر دروست بووە لە نێوان ئافرەت و پیاودا ینی بەو تۆڕە کۆمەڵە ئێستا دەبینی زۆربەی پیاوەکان خاستن ئەو خێزانە بیانیانە دروست دەکەن بەهۆی تۆڕە کۆمەڵاتێکە کوردەکان ئێستا کەمیان زۆر ئەوە نەماوە لە نێوانیان تۆ پێ ینی تۆ لەوانەیە زیاتر لەگەڵ کچان بووبی وە لە کچانە جێلێ بووبی هیچ هاوڕێکت بووە تووشی شتێکی دڵتەزێن و ناخۆش ببێ بەهۆی نردنی ڕسمێک یان وێنەیەک وڵی لە تا حدێک لەکنە من نە بەڵام بیستومە ئارەوەڵە تۆ لەوانەیە بەردەوام هاوڕەکان سارە لێ بخۆڕن هیچ حادیسەیەکی دڵتەزێنە گوێ لێ بووە بەهۆی لە کاتی فەیسبوک یان لە کاتی ئەنجامدانی چات کاسەکە تووشی حادیسە بوو بێت وڵا ڕۆژانە دەبینی ینی ڕۆژانە تو تەمەشا بکەی ئەگەر لە کە فەیسبوکی دەکەیەوە چەند حاڵەتی ئەو هاڕوو دەداتن ینی دەبینی ئەو کچە بەبوونەوە بەسای نردنی ئەو وێنەوە یان بە بهۆنە ینی زۆردا دەبین دەێ بۆ منە چاتە چیوە بێگومانش ینی کارەساتی زۆر دڵتەزێن ڕوویداوە بەهۆی نردنی وێنەیەک جاروێ دوو عایلە لێک عاجز بوون و تەنانەت گەشتۆتە ئاستی کوشتن وڵی خۆی زان چێ
بە زمانشکە گوتین سوسیال میدیا تۆزێک سەقافی دەوێتن یعنی کە بەکاردێنی لا دەبی لانێ ڕۆشنبیریت بەرز بیتن یعنی سێست و پرۆفایلێکت هەیە تایبەتە بە ژیانی خۆت بە هەستی خۆت و ینی پێویست ناکات مەسەن هەرکەس سنووری خۆیە من تەداخڵی وێ بکەم یان پەنجەرەوەی درێژ بکەم ئەدی قسە چیە لەسەرەوەی کە ئێستا دەبینی منداڵێک 5 ساڵانە 6 ساڵانە فەیسبووکێک و دوانی هەیە ڕێگە چارە بۆ ئەم حاڵەتە چییە؟ وەڵاهی من لەگەرەوەی دانیمە یعنی ئێساکە مثلەن هەر دەبینی منداڵ گەیشتە 4-5 ساڵ یاڵە با فەیسبووکەشی لۆ دانێ کەلۆشی دادەنێ بەرەبەرە یعنی کە گەورەش بوو کۆنتترۆلی ناکرێت ناتانی لێ بگرێەوە ئەگەر تووشی غەڵاتیش بیتن ئەگەر نازانم چی لە سەردامنی ناتوانانی کۆنتترۆلی بکەین تۆڕە کۆمەڵاتەکان بەکاردێنیتەوە بە قورآن پێشتر بەکارم دێنێ ئێستا بەکار ناینم ناوەڵڵا بۆ ئێستا بەکاری نایانی بۆ قورآن چەندی فکرم لێ کردەوە هەست دەکەم ینی فەیسبووک ڕاستە لە هەندێک وەسایل شتێکی چاکە بەس لە ڕاست هەندێک کەس دەماش دەکەم ینی تامی نەماوە چونکی هەتا خراپە هەبی چاکە پێ ناکرێتن یان لە پێی چاوم کەوتە ئێستاکە زۆر کە مرتاعم فەیسبووکم نییە لەبەر هۆیە کارەکی ئەوهانە و نەکەی چێشم نیە لە خوا واسێنانی ئاسان بوو بە قورآن بیدایەت نەوەڵڵا بەس ئێستا گوێم نییە کە هەبی نەبی گوێم نییە ینی زۆر مرتاعم پێ دوایە تۆڕە کۆمەڵاتەکان کاریگەری بەسەر پەیوەندی کۆمەڵایەتی و سەردانیکردنی یەکتر ماوە کردووە بەخوای تەبعاً زین چۆنە پێشتر خۆشتر بوو خەڵکی زیاتر هاتچوویەکدی دەکرد بە نسبەت ئێستا کە هەمووی لە بە تەلەفۆنات یعنی ئەگە برێم ماڵ احترام لە بۆ بازە خەڵکێک بەس درۆ زیاتر بووە درۆ ینی بوویتە باو بە تایبەتی لە تەلەفۆنات و فەیسبووک ینی ماڵ احترام زۆر کەسە بینی برادری خۆتە ئیشت پێ لەوانەیە هەلە پشتت بووە و ئاگا لێنەبی تەلەفۆنی بۆ دەکەی دەوانە برێ لە غێر شارم لەوانە هەلە پشتە توشبی ئاگا لێ نەبی ئاز لەبەرەوەی یعنی خەڵکی ئێمە ماڵ احترام نارم هەمووی بە زۆربەی لە بۆ ئیشی نابەجێ بەکاردەینی یعنی درۆ زیاتر بووە ئەجە لەبەرەوە تۆ تەمەنێکە هەیە هیچ شتێکە بیستووە حادیسەیەکی دڵتەزێنیان کێشەیەکی کۆمەڵاتی بەهۆی تۆڕە کۆمەڵاتەکان و سۆشیال میدیا ڕوویدابێت زۆریش گوێ لێ بووە یەکێک لەو حادیسانە بەخوای زۆر بەوەی ینی تادیدات هەبووە ینی برادەرێکە بینی چۆ بختانێکی بێکی کردووە گوتی کاکە برادەرەکەت ئەوهای کوتووە بە تەلەفۆن تادیکاری بێ بەهۆی نردنی وێنەیەک جاروەیە زۆر کەسا بە مەقسەد خێزانەکەی تەلەفۆنێکی بە هەڵە بۆ هاتووە ینی نابیە تۆ یەک سەر بچیە ناو بابەتەکی خراپ بە نەواشکەلێک دێوە لەوانەیە هەڵەیەکە بیتن تەنانەت بۆتە هۆی تێکدانی خێزانی زۆریش هەر زۆریش هەر زۆربەی خێزان لە پێناو فەیسبووک تەلەفۆنات تێک چووە تۆ بەر لەوەی لەوانەیە سەرەتای گەنجیت فەیسبووک و سۆشیال میدیا ئاوا بەربڵاو نەبوو بێت ئەو کات تۆ لەگەڵ هاوڕێکان زیاتر کۆبوونەوە یان ئێستا کە سۆشیال میدیا و فەیسبووک بەربڵاو بۆتەوە بە خودای بە من پێشتر باشتر بوو چونکی پێشتر لۆ ڕاستە خۆ یەکتیمان دەدیت ڕۆم زیاتر بوو خزمەتی و برادەرایەت و زیاتر بوو نەک بەس بە تەلەفۆن لەو جەژنەیە زیاتر تەلەفۆنە و هات جژنە پیرۆزیان لێ کردی یان سەردانیان کردی بەخوای زۆربەی برێن بە تەلەفۆنات بووە و سەردان بووە و ئەز ئاوا بووە بەخۆم هاتە توانام هەو بە سەردانم کردووە شتێک بەڕێگاکردن جوانترە شتێک بە ڕێگە چارە ئەزانی بۆ کەمکردنەوەی سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکانی وەکو فەیسبووک و ئینستاگراموانە بەتە پێویستە هاوڵاتیان چی بکەن یان ئەم شتە لە ئەستۆی حکوومەتیان لە ئەستۆی چێە بەڕای تۆ وەڵڵاهی با پێت برم لە هەردوو لایە ئیسا نابی هەبرێ حکوومەت ئەمە هەر شتەکە ئەوما بوویتە باو لەسەر زاری ئەگەیشتی خۆمەڵم کابراایکی کارمەندی حکوومەتم بەس هەر شتێک نابی ئەمە شتێک نەبیتن بری حکوومەت زۆر شتێ لە دەشت خۆمانە دەستە خۆمان کە چار دەبیتن بە خۆمان نایکەین دەرێ حکوومەت باشە حکوومەت خۆ نار ناو مارێش تاوکاری بی ناو عایلەت وەنیە ئێستام کابراکم ساب عایلم دەبیت ناو ماری خۆم چەست پێم ئاوجە لە دەرەوە خۆ حکوومەت نایە ینی دەستکاری کاروباری ماڵەوەشەکە ڕاست دەکەیت باشە پێویستە دایک و باوکان چ بکەن بۆ کەمکردنەوەی تۆڕە کۆمەڵاتیان کاریگەری بەسەر منداڵەکانیان لە داهاتوو بە خودای ئەزین چۆنا هەموو شتێک داک و باب کە گوتیان شوان شوانی ماڵەوەیە
داک و باو دەبی زۆر 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 متابعی منداڵەکانیان بکەن بە تایبەتی کە شەوان منداڵەکانیان کە لۆچی دەستت دەرێ برادری چییە برادەرەکانی چێنە چێنینە دەگەیشتی دەبی زۆر زۆر ئاگاداربی بەس مع احترام زۆر داکوا بێ ئاگای لە منداڵەکانیە دەستت دەرە بە کەیفی خۆی هەر کاتێک بێتەوە معاسەبە نییە دەگەیشتی لێش معاسەبە نیە یعنی کەساکە لە کەس نەماوە ئێستاکە یعنی هەر کەسە و بابە لە خۆی تایم فەیسبووکەشی کردی تۆن عشوایی چوویتە ناوێ دەگەیشتی ئەزە لەبەر ئەوە ئەندی لە بۆ خراپەش بەکاردیەوە بزانم لە بۆ چاکە بەکار نەهاتن مع احترام حەز دەکەم هیوادارم هەموو کەسێک ئەوەی فەیسبووکی هەیە بە شێوازشی جوان بەکاربینیتن نەک لە ڕێگای خراپ یەکدر ماری یەکتر کاولکەن و ماری یەکتر برێن عایلە تێک بچیتن زۆر ناشێنە نیان ئەبینی عایلەکە ڕوات نیان کچێک ڕسمێکی بگری ئەوە هەر دوای ڕسمەکەی دابەزین لە فەیسبووک ئەوە سبێنێ هەر شتێک بێ قەتڵک بێت و بەشداری ئەو قەتڵەی هیچ فەرق ناکاتن هیوادارم خەڵکەکەی ئەوەی بەخرا بەکارداینتن بە خۆدا بچیتەوە داک و بابەکان لەسە منداڵەکانیان مسێتەر بن کە تەماشە مۆبایلەکانیان کە بەرە کوڕم ئەتوەرە مۆبایلەکەی تو سزان ئەتو شەوانە معادل لەسەر خەتی برادرت چییە وانە کە شەوان دەچێت دەرێت دەبی تاقیبی بکەی با گەورەش بی با جائریش بی بەس بە شێوازەکی وە کە بەجێت بکە بە توندی نا هیچ شتێک بە توندی ناسە سەر دەگەیشتی بەس دەبی وای بستە دوێ کە کوڕەکە بزانی هەردەم کات لە دەرکە عەوشی چۆ دەرێ بزانە بابی بە دوای دەیە کە تاقیبی دەکاتن دەبی ترسێکی هەبیتن تۆکو خۆ فەیسبووک بەکاردێنی نەخێر بۆچی فەیسبووکت تا ئێستا بەکار نێناوە وەڵی پێم باش نەبووە و تێگەشەبانی بەکارم نێناوە پێت وایە تۆڕە کۆمەڵاتەکانی وەکو فەیسبووک و یان ئینستاگرامەوانە کاریگەریان بەسەر پەیوەندی کۆمەڵاتەکان هەبوو بێت بەڵێ هەیە بە تاکید من لەوانەیە هاوڕێیەکانم تێگەشتێک لە هاوڕێیەکانم تێگەشتی تۆزێک حالەتی وایە توش ببێتن پێم باش نەبووە ئێستا تۆ هاوڕیانی فەیسبووکیان هەیە و لەگەڵەوانی فەیسبووکیان نییە کامیان زیاتر سەردانی تۆەکەن و زیاتر ئەیان بینی ئەوەی فەیسبووکی نییە بە تاکید زیاتر دەیبینم لەوەی کە هەیتی لەبەرەوە وەخت و مەجاالەی نابی لە بە فەیسبووک بتوانین لەگەڵم دابنیشیام بچینە پیاسەیەک پێکەوە هیچ کێشەیەکی کۆمەڵایەتی یان حادیسەیەکت بینیوە بەهۆی فەیسبووکەوە ڕوویدا بێت واتە لە کاتی فەیسبووککردن یان لە کاتی چاتکردن بێ یانیش کێشەیەکی کۆمەڵایەتی هەڵقوڵا بێت بەڵێ بە تاکید خاستنە سایقی زۆر کەسەیە فەیسبووک بەکاردێنیتن لەو حاڵەتەشدا تووشی حادیسە دێت و تووشی نووسیبەت دێت بۆی لێرەوە حەزەکەی چ داواکاریەک لە هاوڵاتیان بکەی لەسەر کەمکردنەوەی تۆڕە کۆمەڵایەتەکان بەڕاستی کەمکەنەوە باشە بێکجاری زەحمەتە پێیان بێکجار کەم کرێتەوە وابی وردە وردە خۆیان لێ ڕابێنن کەمیکەنەوە باشتر دەبێت بەڕاستی ئەزیزانم ئێمە شیوا خوازین تۆڕە کۆمەڵایەتەکان کەم کرێتەوە بێگومان ڕۆژانە چەندین حادیسە و چەندین حادیسەی تەنانەت دڵتەزێن ڕوودەدات بەهۆی چاتکردن یان فەیسبووککردن یان بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان بەگشتی ینی زۆر جارە بینین هەر لەو ماوانە حادیسەیەک ڕوویدا کەسەکە لایڤی کردبەوە خەریکی لایڤی فەیسبوک و بەڵام لەو کاتە تووشی حادیسەیەکی دڵتەزێن بوو لێرەوە پرسە و سەرخۆشی خۆمانیان ئاڕاستە دەکەین و هیوامان وایە خی گەورە سەبر و ئارامی بە ماڵەوەیان ببەخشێت تۆڕە کۆمەڵایەتەکان یان سۆسیال میدیا کاریگەری هەبووە بەسەر پەیوەندی کۆمەڵاتی خەڵک زیاتر هەموو پێ مەشغوڵ بوون ینی دەستێ میێوەنداریەکی مارەکی هەموو چامی بەس لە تەلەفۆنە کەس هاگە لە کەس نەمایە ئێستا یاعی لە باتی بێ لە پرسەکەت دانیشی دێ یعنی هەر بەنامە کاکە بە خۆتان خۆش بن و شتێکیەوە ینی ڕۆم زۆ کەم بۆ بەڕاستی ئەوە ڕۆژانە خۆم تقریبی 2 ساعت 3 ساعتەوە بێشی لەسە فەیسبووکی سیدەرام باش بە وەختی زۆر خەڵکات سویەکدی دەکرد و سەردان هاتوچێکدیمان دەکرد سەردان یەکدیمان دەکرد و ئەوە نما ئێستا بە ڕسالەیە و بە تەلەفۆنە و سۆسیال میدیا تۆزێک سەقافی دەوێتن یعنی کە بەکاردێنی لا دەبی لانی ڕۆشنبیریت بەرز بیتن لێ دوورکردنەوەی حایلەکان لە یەکتر بەڕاستی یەحنی
زۆربەی لە نێوان گەنجەکان بەو هۆیە کێشەیەکی زۆر دروست بووە لە نێوان ئافرەت و پیاودا هەتا خراپە هەبی چاکە پێ ناکرێتن یان لە پێی چاوم کەوت ئێستاکە زۆر کە مرتاعم فەیسبووکم نییە تۆڕە کۆمەڵاتەکان بەکاردێنی بەگشتی سوۆسیال میدیا بەڵێ ڕۆژانە تقریبان چەند سەعات وڵایی بەگشتی کە بێزارمیان لە خەوە دەستم کە بێ ئیژمیان لە ئیژ نەبم ئەوە بەدڵنیاییەوە پێ دوایە تۆڕە کۆمەڵایەتەکان یان سوۆسیال میدیا کاریگەری بەسەر پەیوەندی کۆمەڵایەتی و سەردانی کردنی یەکتر و کۆبوونەوەی گەنجان هەبووە تا حەدەگە تا حەدەچی باش ینی کاریگەری هەیە ئێستا ئێوە لەگەڵ گەنجەکان زۆرجار هەراوە بە کامێرە قسە لەگەڵ یەکتر دەکەن یانیش کۆ دەبنەوە لە شوێن دیارێ وڵا بەدڵنیاییەوە کۆ دەبینی و دادەنیشتین قسەش دەکەین و زۆر جارژێ لە خەت ینی بە کەمی ینی وەشی دیکە دادەنیش زیاتر لە خەت قسەی دەکەین بەش جارش وایە ینی لە خەت بە کامێرە و شتانە قسە لەگەی دەکەین لە جێش کۆ دەبینەوە بەس تا حەدەش باشە بەس شتەکە زۆر بە ئێستا ینی بێحەد بەکاردێتن کاتێەوە هەموو هاوڕەکان کۆ دەبنەوە بێزار نابن بەوەی کە هاوڕێکانتان ینی لەو کاتیشەر سوۆسیال میدیا بەکاردێن ئاستا هەرێوەڵا ئێستا زۆر جار دەچینە کە ئافتریان لە شوێنێک دادنیش شوێنە گشتیش بیتن جارەوەی دەچینە ئەو پارکەش لە باش دەگەڕێی دەسوڕێەوە هەموو خەرکی موبایلەکەیتی هەمزەم ساعتیان خەتەکەمەها ئەوە ینی بەگشتی زۆر شتێکی باشە بەڕای تۆ وڵی هەموو کاتێک نا بەس جارەوەی ینی هەندێکیان مەشغوڵ دەبن ینی ئیشەکی ئەوان نییە من بەگشتی ئەڵێم پێ دوایە تۆڕە کۆمەڵایەتیەکان کاریگەری باشەی یان خراپەی زیاتر بۆ بەسەر کۆمەڵگای کوردەواری وڵای زیاتر خراپەکەیە زیاتر هیچ شتێکی حادیسەیەکی دڵتەزێنیان شتێکی کێشەیەکی کۆمەڵایەتی بیستووە بەهۆی فەیسبووکە و ڕوویداوی بەهۆی نردنی وێنەیەک ئەگەر یەک لەوانە بۆ ماماز بکە یەک لەو ڕووداوانە یەک لە ڕووداوڵا هاوڕێی خۆمە بۆ ئە بە گشتیش ئەتوش دەزانی کە هەی بۆ و دەشبێت شتیوا دەبیندرێت زۆر کێشەیەکی دڵتەزێن هەبوو ینی کە تۆ بیستوتە جار وایە مەسرم نمونە کچەکە کە قسە لەگە یەکە شتا کات چیقی پێدەکە ڕسممە چلۆدا نێریتن لەسەر چیقی خۆی ئەوە مشکلی لە دروست دەکات ڕەنگە کوڕەکە بڵاوی کاتەوە ڕەنگە ینی ئەنجامەشکە هەبیتن تووشی مشکلی دەکات لە ئەنجام دەستە ئایلێکی مەسەلەم عشایربی ڕەنگە کچەکەی بکوژن لەسەر شتە چیوە قەزیێکەوە لەم ڕۆوە گەر بێت و نەتوانێت کۆنتترۆلکە کاریگەری زۆر زیاتریش دەبێت و پێدوانێت لە داهاتوە گەر بێت و تۆڕە کۆمەڵاتەکان وەکو ئێستا ئاوە ئازاد بن لە داهاتوو کاریگەری زۆر خراپتری دەبێت بە تاکی دەرێ وڵات سونرەرشی هەبی باش ینی هەموو شتێک بە بەرنامە و قانون دەستوری خۆبیانی سونرە چلودانین شتەی باش دەبیوە هیواداریشین وا بکرێت سوۆسیال میدیا و تۆڕە کۆمەڵاتەکان بەکاردێنی بتەوان هەموو کەس بەکاردێنی ڕۆژانە چەند سعات نزیکەی وەڵای ڕاستەکەی بە کاتی پێویست بە کاتی پێویست هەر کەسە و بە کاتی خۆی بەکاردێنی پێ دوایە تۆڕە کۆمەڵاتەکان کاریگەریان بەسەر پەیوەندی کۆمەڵایەتی و هاوڕێتی بووە ڕاستەکەی بەڵێ ڕاستەکەی سوۆسیال میدیا تەبایشی نێشتووە مەسەلەن تەبای وەکو چی وەکو خزمەتیشی نێشتووە خزمەتی وەی لێ هاتوو جێژنان خەڵک هەر لە سوۆسیال میدیا تەبای پێکۆدێنی مەسەلەن هەر جێژنانەکە لە سوۆسیال میدیاوە لەگەڵ دەکات ڕحمە دەداکەوە بزەوت چەند کەس لەم جژنەیە لە سوۆسیال میدیاوە هەر سەلامیان لێ کردی ئەوان زیاتر بیانەوەی کە سەردانیان کردی وڵای ڕاستەکە لە سوۆسیال میدیا لەم هاتووە ئەگەینە هەر هەموو ڕۆژەکانی جێژن لە ماڵەوە بوو هەمووی لە سوۆسیال میدیا لەم هاتووە نە سەردانی کردو و نە سەردانیش بهاتوە هیچ سەردانی نەکردی بزەوت هیچم بۆ نهاتووە تەنها لە سوۆسیال میدیا و ئیدی ڕۆژانەش هەر برادر ئەوە کامیریان بۆ نردن تەلەفۆنیان بۆ کردن ئێوە گەنجان کە کوابنەوە ئەو کاتی شەر خەریکی سوۆسیال میدیا بن یان خەریکی هاوڕێتیە بن زۆر جار گەنجان گلەیەوە کەن ینی خۆمانیش لەنێو مەجەلیسەکانی گەنجان دانیشین لە کاتی پێکەوەش دانیشین هەر فەیسبوک بەدەستەوێت یان بەگشتی سوۆسیال میدیا بەدەستەوێتی ئایا تۆ لەگەڵەوەی ڕاستەکەی نەخێت هەموو شتێک ئێستا بیتە سوۆسیال میدیا هەموو شتێک ینی بۆ سوۆسیال میدیا بۆتە ئەوە کە پارە بەدەستبێنی ینی خەڵک زۆری وای لە هاتوو لە سوۆسیال میدیا پارەش بەدەستبێنی لە ماڵەوەدا دەنیشی پارە بەدەستدێنی ینی هەموو شتێکی بەدەستەوەیە پێ دوایە کاریگەری باشەی زیاتر بووە تا سلبیان ئیجابی زیاتر بووە زیاتر خراپەیە ڕاستەکە خراپەیە هەر یەکەو بە جۆرە بەکاردێنین بە زیاتر بە خراپە بەکاردێنی تۆ هیچ حادیسەیەکی دڵتەزێن یان
کێشەیەکی کۆمەڵاتی و زانیوە بەهۆی فەیسبوک و ڕوویدا بێت طبعا زیاتر کێشەی کۆمەڵایەتی لەسەر ئەو سۆشیال میدیایە فەیسبوک بێ چ ڤایبەر بێ چی نازانم شتی تر بێ هەمووی زیاتر ئەم سۆشیال میدیایە کە نە تەبایی و نە کێشە و مشاکل هەموو شتی زیاتر لەسەویە. تۆ فەیسبوک کاردێنی؟ بەڵێ. ڕۆژانە چەند سەعات نزیکەی سۆشیال میدیا بەگشتی بەکاردێنی؟ کەم بەکاردێنم براجان تقریبان سەعاتێک کەمتر کات خۆی زۆر بەکاردێنە بەڵام ئێستا کەم بەکاردێنم. بۆ کەمە کردەوە کاری کەمکردن لەبەر ئەوەی مێشکت مەشغوڵ دەکاتن زۆر و بێزگەلەوەش ئەگەر بتوانی چۆن بزانی کو بەکاردێنی زۆر مهمە بەڵام خەڵکی کوردستان تا ڕادێکی زۆر نازانن فەیسبوک بەکاربێنن یعنی ئەوە کێشەیە زۆر بەڕاستی عەقڵیان وەکووە بڵێن عەقڵیان تۆپیوە تا ڕادێکی زۆر عەقڵیان تۆپیوە چونکە نازانن فەیسبوک بەکاربێنن. بەکارهێنانی فەیسبوک پێویستی بە عەقڵە یعنی بزانی چۆن بەکاردێنی بالفعل تا ڕادێکی زۆر وەکو خۆت باسی ئیجابی سلبیت کرد تقریبا تا ڕادێکی زۆر بەخراپ بەکاردێنن بەخراپە بەڵام وەکو خۆم کە بەکاردێنم یعنی دائما لە دوێوەدا کە سوودمەندم لە فەیسبوک یان بتوانم ئیستفادە لێ بکەم ئەگەر بتهەوێ ینی تیا سوودمەند بیوە بۆ باشە بەکاربێنی ئەتوانیت شتی باشی تایە؟ بەڵێ تایە بەڵێ زۆر زانیاری تایە زۆر شتی بەسوودی تایە کە بتوانی بەدەستی بێنی لە فەیسبوک بەڵێ تایە بەڵام بالفعل پێم گوتی گەنجی کورد خەڵکی کوردستان تا ڕادێکی زۆریان نازانن ئەو شتانە. دەتوانی بڵێ ڕۆشنبیری بەکارهێنانی سۆشیال میدیا کەمە؟ زۆر کەمە ڕۆشنبیری لە بەکارهێنانی سۆشیال میدیا زۆر کەمە زۆر کەمە. پێویستە چی بکەین پێویستە چی ئەنجام بدەین؟ پێویستە ئەستا لێرەوە کە من ئەو داوای دەکەم داوا لە خەڵکی کوردستان دەکەم تا ڕادێکی زۆریان نەک فەیسبوک لە یوتیوب لە هەزاران دان تەکنۆلۆژیای زیاتر ئینستاگرامە فەیسبوک هەرزان زۆرن وەکو بڵێن خراپە و باشە هەیە دەتوانی خراپەکەی بەکاربێنی توانی باشەکەی بەکاربێنی بەڵام ئەوە پێویستە کە خەڵکی کوردستان لەوە تێبگاتن کە بە دوای علمدا بگەڕێ بە دوای ڕۆشنبیریدا بگەڕێتن بتوانی سوودمەندوی لە فەیسبوک لە ئینستاگرام لە هەمووی بەڵام زۆربیان لە بۆ دڵخۆشکردنی خۆیان و بڵێن چۆن گەنجایەتی خۆیان هیچ کێشەیەکی کۆمەڵایەتی بەهۆی ناردنی وێنەیەک یان بەهۆی هەر هۆیەکەوە بێت زانیوتە کێشەیەکی کۆمەڵاتی ڕوویدا بێ و دوای تووشی ڕووداوی دڵتەزێنیش ببوونەوە؟ نەخێر خۆم تووشی ڕووداوی دڵتەزێن نەبوومەوە بەڵام هاوڕێکانت ینی زانی وێت لە نزیکەکانت وەکو خۆم شخصیان پۆستم کردی ڕسمەکانی خۆم بڵاو کردەوە ئاگادار بمە خەڵکێک هەبوونە لەو ڕسمەی من تێ نەگەیشتن و لە قسەکانی من تێ نەگەیشتن هەستان لە کۆمنتیان حەزوشتانە بنە ڕەدی منیان دێتەوە نەیانتوانی لە قسەکانم تێ بگەن و لە پۆستەکانی منیش تێ نەگەیشتون یعنی پۆست کەسەوە ئازادە لە فەیسبوک خۆی کە بتێ بێت چ بڵاوکات چ بڵاوکاتەوە بەڵام خەڵکی ئێستاکە لەگەڕێتن تا ڕادێکی زۆری نازانیتن کە کەسی بەرامبەر یان خزمەیان دۆستایە ئازادە کەچی بڵاوکات بڵاوکاتەوە من چ حەق مەسەلەدا هەیە بەڵام دیتن لە کۆمنت تعلیق دەهاتن وەکو مەبەست کێشەی کۆمەڵایەتی ئەوەیە کێشە کۆمەڵایەتی شتی نەشیاوت بدڕێتن ڕەدێکی زۆر خزمی خۆتە هەر لە ڕێگای کۆمنتەوە دڵ لێ عاجزە بێت خزمە برادەرە زۆر کەسی وایە ئەدا لە کچی لە کوڕ بە هەمان شێوە هیچ جیاوازێکی وا لێ نییە. تۆڕە کۆمەڵایەتیەکان یان سۆشیال میدیا کاریگەری هەبووە بەسەر پەیوەندی کۆمەڵایەتی؟ خەڵک زیاتر هەموو پێ مەشغوڵ بوون ینی دەستێ میێوەنداریەکی مارەکی هەموو سامی بەس لە تەلەفۆنە کەس هاگە لە کەس نمایە ئێستا یاعی لە باتی بێ لە پرسەکەت دانیشی دێ یعنی هەر بەنامە کاکە بە خۆتان خۆش بن و شتێکیەوە ینی ڕۆم زۆر کەم بۆ بەڕاستی ئەوە ڕۆژانە خۆم تقریبی 2 ساعت 3 ساعتەوە بێشی دەسە فەیسبوک سیدەر ئەم باش بە وەختی زۆر خەڵکات سویەکدی دەکرد و سەردان هاتوچێکدیمان دەکرد سەردان یەکدیمان دەکرد و ئەوە نمای ئێستا بە ڕسالەیە و بە تەلەفۆنە و سۆسیال میدیا تۆزێک سەقافی دەوێتن یعنی کە بەکاردێنی لا دەبی لانێ ڕۆشنبیریت بەرز بیتن لێ دوورکردنەوەی حایلەکان لە یەکتر بەڕاستی یعنی زۆربەی لە نێوان گەنجەکان بەو هۆیە کێشەیەکی زۆر دروست بووە لە نێوان ئافرەت و پیاودا هەتا خراپە هەبی چاکە پێ ناکرێتم یان لە پێی چاوم کەوتە ئێستاکە زۆر کەم وەختام فەیسبووکم نییە پێ دوایە تۆڕە کۆمەڵایەتیەکان کاریگەری بەسەر پەیوەندی کۆمەڵایەتیەکان هەبوو بێت؟ بەدڵنیاییەوە تۆڕە کۆمەڵایەتیەکان پەیوەندی کاریگەریی زۆری لەسەر باڵێن سیلەی ڕەحم و هاتوچۆ شتان هەبوو چونکە لە دەبینین لە بۆنە و لە جەژن شتەکان ئەوەندەی نامە و شتەکان بە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە سۆشیال میدیا دەنێردرێ بە هۆکاری تر سەردانی تەلەفۆن شتیکە نانێردرێ
تۆ لەم جەژنەیە چەند کەس جەژنانیان لێ کردی لە ڕێگای سوۆسیال میدیاوە ئەوان زیاتر بوو یان ئەوانەی کە سەردانیان کردی بەرەبرا بەخۆی هە ناژمێردرێ پێم نەکرا جوابی ئەوان دەمەوە ئەوەی کرا لە سوۆسیال میدیا وەکو فەیسبوک و مسنجەر و ئەو شتانە ناردیان هەر پێم نەکرا جوابیان دەمەوە لەبەرەوەندە زۆر بوون و بەویت کەم بە پەنجەی دەست دەژمێردرا کە سەردانیکردنی خود بە هۆکاری تر هەبوو چ شتێکی ئابڕووبەر یان حادیسەیەکی دڵتەزێن زانیوە لە ڕێگەی سوۆسیال میدیاوە لە ڕێگای ناردنی وێنەیەکەوە ڕوویدا بێت چ شتێکە بیستووە لە ڕێگەی سوۆسیال میدیاوە کێشەیەکی کۆمەڵایەتی دروست بوو بێت یان حادیسەیەکی دڵتەزێنی وەکو دەعم و حادیسەی سیارەوانت بیستووە ئێستا نەگەویست بێ هەموو ڕووداوەکان لە سوۆسیال میدیا دەبینرێ هەموو ڕووداوەکان لە تۆڕە کۆمەڵایەتی تۆ پێ دوای ئەوانە هۆکارن سوۆسیال میدیا هۆکارێکە بۆ ئەنجامدانی ڕوودا ئەو مەنی بۆ ئەو ڕووداوانە هۆکاریش نەبی کاریگەریی زۆری لەسەرەوە هەیە کە ئەنی بۆ نمونە دەبینرێت چەند کەسێک دەکوژێت لە سوۆسیال میدیا بڵاو دەڵێتەوە مە دەبێتە خۆی ئەوەی هەم خەڵکی زیاتر بەرەو کارانە بڕۆن هەم خەڵکی زیاتر ترسیان لەو کارانە بشێ پێم وایە نەکوە کار بەڵکو دەتوانرێت بڵێم بە سەرچاوەیەکی گرنگدانرێت کە هەواڵەکان دەبرێت دەکەێتەوە خەڵکی دەبینرێت کە هەواڵان دەبینن هەندەی تر بۆ نمونە ترسیانێ دەشێت زۆر سپاس خۆشەویستانم ئەوەی بیستوتان وەرگرتنی لێدوانێک بوو بەهۆی سوۆسیال میدیاوە هیوام وایە سوۆسیال میدیا بۆ کاری باشە و باشتر بەکاربێنرێ ئەزیزانم بەم شێوێ گەشتە کۆتایی ئەڵقەی بەرنامەیەم جارێ پەیامیتەوە تا ئەڵقەیەک تر و بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ